ئەو چی بووی چی پێویست نییە؟ وەرزشم ئەکرد و کەوتم و قاچم وەرگەڕا بتوانی بیتەقێنی زۆر باش نابێ خۆی کە تووشی حاڵەتێکی وا بووی نابێ دەستکاری بکەیت چکە ئەگەری درز یا خوشکان ڕوویابێ یا خو جونگەکە ئازیێتێ بێت بەسەرەکانێ بچڕێ بێ باش وایە نەیجوڵێنین ئەگەر ناتوانانی بڕۆی تەلەفۆن بۆ 122کەی ئەگەر توانی من ئاوکاریتەکەم بۆی کەەوە هەڵەگرم و ببووم بۆ نەخۆشخانە توانیت؟ دەستگەرستە شانم ئەوڵ دەق ئەو قاچۆمە خەرەسەوی وەرە لێرە دانیشە ئەستەکەم ناتوانانی بڕۆی من تەلەفۆن بۆ 122کەم بۆی کەوا بێت بووین بۆ نەخۆشخانە. سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویستم کاتتان باش. من یۆ ئەحمەدم بەرنامەی ئەمڕۆمان لەسەر ئەنجامدانی فریاگوزایی سەرەتاییە بۆ کەسێک کە تووشی لە جێچوونی جونگە بوو بێت. لە جێچوون کاتێک ڕۆدات کە دوو ئێسک کۆتایی ئێسکەکان بە یەک دەگات جونگەیەک پێکێنن بە کۆمەڵی ڕیشاڵەخانە چواردەورە درێت. هەر کاتێک بە زەبرێکی دەرەکی یاخود بە قاچپلانێک یاخود هەر هۆکارێکی ناوەکی و دەرەکی بێتە هۆی لە جێچوونی ئەم جونگەیە و جیابوونەوەی ئەم جونگەیە پێی ئەوترێت لە جێچوون. چی بکەین بۆ کەسێک کە تووشی لە جێچوون بووە؟ یاخود پێشوەختە نیشانە ناسەرەوەکانی چییە؟ هەڵەتا و کەسەی کە تووشی ئەم حاڵەتا بێ ئازارێکی تون دروستە بێت لەو جونگەیە. پاش ماوەیەک ئاوسان لە شوێنی جونگەکەیە دروستە بێت و فەرمانی جوڵەی ئەو جونگەیە لە دەستەیات واتە ئەگەر کەسەکە جونگەی قۆڵی دەرچوو بێت ناتوانێت هاوشێوەی پێشووتر فەرمانەکانی بۆ جێبەجێ بکات و شێوە ئاسایەکەی خۆی گۆڕێت ڕەنگە بەرەو پشتەوە بچێت. ئەوەی گرنگە لە فریاگوزایی سەرەتاییە بۆ لە جێچوون ئێمە بێ هاوشێوەی شکاوی مامەڵەی لەگەڵا بکەین واتە ئامانجمان لێ نەجوڵانی شوێنی جونگە لە جێچووەکە بێت چونکە ئاگرێت لە کاتی جوڵانی جونگەکەیە بەستەرەکان زیاتر تێک بشکێنرێت یاخود ئەکرێت هەندێک جار درزی ئاسایی تێیا بێت و ئێمە بەهۆی ڕاکێشان و گەڕانەوەی شوێنی جونگەکە بۆ شوێنە ئاسایەکەی خۆی بێتە هۆی شکاوی گەورە و حاڵەتەکەی درەنگتر چاک بێتەوە. چەند ڕێنماییەک کەوا گرنگە لە پێش دەستپێکردن بە ڕاضەیە یاخود لە پێش دەستپێکردن بە وەرزش یاخود لە پێش دەستپێکردن بە ئیشوکارێک پێشوەختە کۆمەڵێک ئیحما بکرێت کەسەکە بۆی کەوا جونگەکانی خاو بنەوە و پاشان دەست بکات بە ڕاضەی قورس. ئەمە یەکێک لە هەنگاوەکانە بۆی کەوا ڕێگری بکەی لە جێچوون. ئەگەر هاتو حاڵەتەکە کتوپڕ بێت ئەوە بەو شێوازەی کە باسمان کرد جونگە لە جێچۆکە ناجوڵێنین و هەوڵێن جێگیری بکەین. ئەگەر هاتو حاڵەتەکە قورس بێ و لە جونگەی شان و یاخود حەوزا بێت کەسەکە خۆی توانای ڕۆشتنی نەبێت پەیوەندی بە 122کەین و نەخۆشەکە ئەگوازینەوە بۆ نزیکترین بنکە. هەمیشە لە ساغ و تەندروست بن. سمارت وەرچەرخانە.